طبعا محاول دەکەم ئینشاءالله ئەو ڕۆبابەتێک هەیە بابەتێکی زۆر گرنگ و ضروری پێویستە کە بە ماوەی چارێکە کورتی کەمەولۆتان هەتا پێم بکرێن هەرچەندە بابەتەکە لەوانەیە زۆر شتی تر یعنی کاتی زیاتر هەڵبگریت بەس ئینشاءالله من هەوڵ دەدەم بە جۆرەی توانای خۆم ئەو ڕیسالە و پەیامەی خۆم بگەێنم و هەروەها ناونیشان و عنوانشم لەبۆ هەر بژاردێ بە ناوی ڕەوانزانی لە مابەینی کەمتەرخەمی و توندڕەویدا بە عەرەبیەکەی دەتوانین بڵێن التجويد بين الإفراط والتفريط طبعا ئەمن لە بدایەتەوە لەوەی و دەست پێ دەکەم کە ئەمە دینەکەمان کە دینی ئیسلام دینێکی وەسەتە و هەروەها الحەمدلله خوای گەورە کە ئێمە هەڵگری عەقیدەیەکی جوان و ڕاست و ڕێک و پێچین کە عەقیدەی ئەهل السنە وەجەماعەتە عەقیدەی ئەهل السنە وەجەماعەتیش دیسان وەسەتە لە مابەینی هەموو عەقایدەکانی تر چکە بەڕاستی فێڕەقی ضال و فێرقەی گومڕا زۆر پێیا بووە نصوص و حەدیثی زۆرمان هەیە لەسەرەوەی کە پێغەمبەری خۆشی ئیسما صلی الله علیه و سلم فەرمی افترقت اليهود إلى 71 فرقة والنصارى إلى 72 فرقة وستفترق أمتي إلى 73 فرقة كلها في النار إلا واحدة قالوا من يا رسول الله قال ما أنا عليه وأصحابي يعني الروايات تشتر الجماعة أو زي بابلين أما علماء كناوي لدري فرقة ناجية طائفة منصورة أو أنا هركس دري أما هوين بلام ترازو مقياسك كامل أو كام شخصة كام كسر كام فرقة كام كوملا بابلين لسر كتاب والسنة دروا بفهمي صحابي الكرام قالوا لي الرازي سكوان اجتماعيا كل لسر حق يعني لا تجتمع أمتي على ضلالة قد صحابي الكرام لسر ناحق وباطل كنا من وقت وإذا إن شاء الله خداي جورا أمش لو فرقي حسابك بشي وش كرد باسي لكم يكسر ديما سرتي مثلا لبون منك مثلا إسلام وسطة يعني أهل السنة وجماعات وسطية لما بيني هم فرقة كان من ديم بدور دريجي باسي وابتنا كم يكسر ديما سر موضوع كي خمس كاتا كما زور كمان بالنسبة تجويد وحكم تجويد أوج لسان بوينا سندها آراء ورأيه يعني بابلين دتعلم كوي كينو ولا سي باش سي قسم سي فرقة سي بوتشون سي را هندق لا خلكان هندق العلماء وزانيان لكون وهتا يستوتروج قامتش زاني بتوندرو كان هالبجاريان يعني استازور كزمن لبون من لبو خم دبينم يواهيا زور ما مصطاي بالريز ملزاتي خلشين زكاة ولا قرآن لزاتي قرآن خوشويس كان لا يختاري طلبة كان بعكس وزكا بويتا معي زحمتي بويتا معي ويكا خلق تشزور القرآن دور كوتنوا بوغران تاريخ دروستي لك لسر طلبة وقتابيا يعني هيت فقهك وهيت باب مراعاتي تدرزناك مراعاتي عمرناك مراعاتي ويناك كيك خلفيه كغنيتي مراعاتي ويناك هيك طلبة وقتابية هاتي بتلقي مشافهة المكيلية ودق لسابق الشركة عوامة كان شهر زاد أو أنا هيز مراعاتنا كان وهروها يعني لا كلكاتي درس قلت نوجه عندنا وعلم بيروزك علم ترتيلا كإن شاء الله أخوي جورابك أما أو سنة إحياء كينو زنديكين إن شاء الله سنة ترتيل واتا أو قرآن بوشي كداب زيك في غمري خوشي صلى الله عليه وسلم بوشي كلجبريل عليه السلام ورقتيا وبوشي وش بهماشي وبأمانة تسليمي صحابة كرام كرديا قالوا لي رازيين صحابي كرامش تسليمي تابعيان كرديا لتابعي لبو تابعين حتى استوتروا روج قيامته وبوشي ودنيا يعني بأمانة تسليم ذكري أوشتا وهروا بابري قضية قرآن كبترتيل لا بزيا هيش تشيلين هاتي تقول هم وش قوي دنيا يعني نقبستنا حرف كان وفتحة وضمة وكسرة وشان بلكو نطق كشي هسه من عندك علومي هو مثلا زماني مسماري زور كسي صادق منتو فلان كس ضمان وقرنتي وينادا بزاني بري او ده صار بيستا لفظه كان بوشي ويبوا وحتى زماني كردي خومان زمان كان هم زندين زور شتي دروز لي زمان كانت خوي نبوا هسه من سي صار بيستا بقرين ولا كردستان اگر بيان قلت فلان كس سونور داش كرا كس تينا دقيت سي مساله بلان استا تقول بري زمان زنديه كلمات دروز دبشتيني وبابت تازر حتى ناحية نطقكش بلام قرآني كريم بوشي ويدا بزيا كتاروج قيامته هم اشتكاني هم لفظكاني هم نطقكاني أو حرفيك قلوة أو إيك ضعيفة أو إيك قلقلة ذكري أو إيك ناكري أو إيك ناصيلة سرتي فرد بحرفك أو إيك تيبر نابي أو الصوت تيبر أو هم تفاصيلنا حتى باب بيتا قلوة كان مراتب كان يعني أصل كان هم وي للآن خداي جورا عندك علماء
بلان هذا علماء أو اشتروا ما فارس قاري كده على القرآن إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون دمينيته تارج قيامته أو أمانة كما يتوا بس بيوم وسر بابتك يقوم كهندك بداخو لزانيان العلماء لما مصطاني بريز خواهي قول إن شاء الله فهذا خيرهم لا بياته يعني إنه أزياد الريوت والريوت يعني التعليم القرآن اللي لقى عندني علمك كبويتا بابلين معي زحمتي بويتا معي جرانكاري وبابلين ظاهرة زوز النريني والسلبية أو اشتبراستي كبيويستا وكسان الأخوة قول بترسيان خواهي قول إن شاء الله هدايات مام دومان بقر إنه وازل وريبين كببنا السبب كارو وكاري وخلكاني زول القرآن دور كونه ببنا معي زي جرانكاري وعزيات وزحمت عمل لبوقهم يعني طلبي وهو تلامي قلت ما مصطفى أم صارك هاتو شي مركز تحفيظ مكرديا ما مصطفى كان بيقولي ما تو طنبلي توزلي قد في ريز نابي باش سوتنا وتسنع السوق الريقة أخذ فرقات شون راس دي القوي كتو يكتشوها تحتيم كي ياخذ يشي تقدر هركسك غلط في القرآن خوين نوا لهر غلط تشي قولو قسكا إلى جهنم وبئس المصير يعني خواهي قولوا عذابي لذا أدي باشا وكسي كان عزاني كفير بي أدي قلت كغلطنا كان خوين نوا كفير بي أو بشي دوميان بشي اشتروا مش مالية كزوزو كم ترخمن أواني تردلين بيزناك أحكام كاني تجويد وترتيل أو علماء بس يعني كذي هم اللي باغلي خوي عندي يعني هنا أشتانا خداي قولي هدايتي أو أنا جبدا طبعا حتى من زاري ما مصايب بريز لقنا بوا يعني ما مصايب بريز وهو ماجستيري هو ولا شريعي لو أنا لمركز تحفيز يجبي مسقوطة كذي بردستيا جيشي تي أحد اللي قال من باسي كذي قلتي الأحكام كان تجويد بدعة هم بدعة ضلالته يعني قلت مباشرة خداي فرقاد فرمي ورتل القرآن ترتيلا خوين القرآن لو أمر وجوبية همو أمر إفادة وجوب دك أجر قرينك صرفينك أو لا نبا لهيت شوية نشتر هيك في غمصة صن فرمي يعني آيات هذه بتقارب القيناك زارج تتاني قرآن بخوين يوم بترتيل لبي أدي أو هم نصاني ترمانك هم دقانات كهم التأكيد لسروي ذكاء مسلمانان هاندا فرماني رب العالمين كقرآن بخوين ريتو بترتيل أم باسي تجويدناكم باسي ترتيل لكن كبابلين تجويد يشبشك قسمك لترتيل بابلين مش كلامي كدلين تجويد بشك ترتيل لقرت أخوي والله هم هناك تخوي كواتا أمد بزور أقداري أو نقطبين أو كساني كبابلين جرينجي بتجويدنا دنيا بترتيل فرمانا كان يخاف يغمر زي بزينا كان عليه الصلاة والسلام خواهي بيغمر فرميتي تيبا خطاب لبو بيغمر تبوا أرستي بيغمر في أساس صلى فرمي خواهي قالوا فرمي فإذا قرأناه فاتبع قرآنه هاي بيغمر خواهي كقرآن الدادة بزين دريت السرسين قد أتو بيويست لسرد اتباع كشيان كوتوي جبريل بي عليه السلام لا نديلي يعني هو آتي فرمي الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به أو زباشا أوهم صحابي كرام كهاميان لا أثر هاتي درين يقرأ القرآن كما علمتم في غمر خوشي صلى الله عليه وسلم دفرمي الماهر بالقرآن مع السفرة الكرام البررة والذي يقرأ القرآن ويتتعتع فيه وعليه شاق فله أجران أو كسي بسبور الشعر الزايد بقرآن خوين النوى لقال شيء لقال ملائكة البرزة بقدر كان أويك زماني شي تطلدك أو زحمة وسخت لسري تعفير القرآن خوين نوى دبي بالترتيل يعني بوش شويك بيويست بي خويني نوى أوش دو أجرو بعداش تهيل حتى يعني أجرو بعداش تجي ما عندي بونكي إيشان القرآن خوين نوى كواتا أمد بزوزر أقدر بين بشي دوميش أوانيك كم ترخمن يعني أواني دلين القرآن بهالشي يبي بخوين للتوهر جوستو دليل يعني زادوا برسيادك لل زور كزلم برسيادك ما مصادة تاني القرآن بخوين نوى ببيت تجويد اليوم برسيارة خذ برسيارة السقطة لبرزي تشكلوري آية يعني تجويد وترتيل جزء ذكريته ولا قرآني لكلام رب العالمين آية جزء ذكريته ودوشتا كقرآن دابزية شون دابزية في غمر صلى الله عليه وسلم شوني فيري صحابان كديا صحابة شوني فيري دوا أخوان كديا هم بترتيل بوا كواتا ترتيل وتجويد يعني جزء ناكريته ولا قرآن لقى القرآن أخوانه حتى الشيخ الباني رحمة الله عليه طلع أو كسر كابليه دليلك وبلغيك ما بدني لسر أويك أحكام ضرورية كان تجويد واجبة لسر مسلمان ليش برسيارك غلطة يعني أو برسيارة غلطة أصلا برسيارك غلطة والشغباني دفرمي رحمة الله عليه تلاقي يشك برسيارك ليمان وتورن دليل وبلغت سيها
لەسەر وەی خوێندنەوەی قورئان بە تەجوید واجبە دەڵێ ئەمەش پێ دەڵێن پرسیارەکەت غەڵەتە لەبەرچین چکە دەرێ لەبەرەوەی هەموو قورئان هەرسی جوزئەکە کە کەوتیتە دەستیمە بەچی گەیشتە دەستیمە بە تەواتوری عەمەلی تەواتر دەزان چێت تەواتر ئەوەیە کە ئەگەر چل کەس خەبەرێکی نەقڵکەن لە بۆ چل کەسی تر قەت قەدم ئەستەمە ئەو چل کەسە لەسەر درۆ یان کەذب کۆبنەوە ئەدیگەر 400 کەس ئەدیگەر 4000 کەس کۆبنەوە لەسەر خەبەرێکی ئەدی باشە ئەگەر خەبەرەکە بە عەمەلیش بی بە تەطبیقیش بی نەک بەس تەنها یعنی بە قسەی خەبەر بی ئەو کاتیەوە هەر ڕێی ناستن یعنی ئەو قورئانە بۆ شێوەی گەیشتە دەستەمە ئەوەش لە یەک لە ئەجازەکانی خودای پەروەردگارە و یەک لەوەشە کە ئەمە بەختێکی ئەستور و گەورەمان هەیە کە خودای پەروەردگار ئەو قورئانەی پێشکەشی بە مسلمانان کردیە کە بۆ شێوەی دابەزیە کە هیچ دەستکارێکی لێ ناکرێن وەزا ئینشاءڵڵا بەس تەنها مەبەستەکەم ئەو پەیامەم هەبوو لە بەڕێستان یعنی دائما لە هەموو شتەکان هەر وەسەط بین لە بەنسبەت حکمی خوێندنەوەی قورئان بە تەجویدیان بە تەرتیب لەوەش با هەر وەسەط بین وەسەطیەتەکەمان هەبین یعنی کە وەسەطیەتەکە مەبەستمان چییە وەسەطیەتەکە مەبەستمان ئەوەیە ئاخر قسەم ئەوە دەبین هەرچەندە بابەتەکە زۆری باز بکرێت بەڵام نامێ زۆر درێژی بچێشین ئاخرشت وەسەطیەت لە قورئان خوێندنەوە ئەوەیە کە هەندێک لە عولەما قوڕائی خۆمان باسییان کردی یەک لەوانە بەس یەکتان لە باز دەکەم لەوەی بنمونە وبالمثال يتضح المقال نمونە ئینشاءڵڵا شتەکە ئاشکرا و ئاسان بیر پەیامەکەم بە ئاسانی بگە لە بۆ جەنابتان ئەویش ئەوەیە یەک لە عالم بەرزەکان کە ابن جەزەری ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمووی دەڵێ ئەوانەی کە قورئان دەخوێننەوە لە ئومەی ئیسلامی مسلمانەکان هەر هەموو یعنی هەرچی مسلمان هەیە لە عەوام لە عالم لە طالب علم لە مامۆستا ئەوەی کە قورئان دەخوێنێتەوە دەرێت دابەش دەکرێتە سەر سێ قیسم سێ بەش ئەوەی کە قورئان دەخوێنێتەوە هەر هەموو خەڵک مسلمانان سێ بەشن بەش یەکەمی ناو لێنایە المحسن المأجور محسن مأجور چییە؟ محسن ئەوەیە کە بە قورئانی بەڕاستی قورئان دەخوێنێتەوە وەچی لێی داواکرا خودای پەروەردگار دەفەرمی وأقم الصلاة مسلمانان نوێژ بکەن واجبە وانە وآتوا الزكاة زكاة بدەن واجبە وانە فمن شهد منكم الشهر فليصم مانجی ڕەمەزانێ واجبە يعني ركن أركان إسلام واجبة ڕۆژی بین ئەدی بەنسبەت قورئانی چی فەرمووە ئەو سێ واجبە کە لۆ باس کرد بە هەمان شێوەش دەفەرمی وەرەتیل القورئان تەرتیلا کەواتە واجبە لەسەر هەموو قورئان بە تەرتیب بخوێنەوە ئەو کەسانی کە هەوڵ دەدەن إنما العلم بالتعلم هەمووی بە تەلەقی مشافەهە گەیشتیتە دەستمان هەمووی دەستا و دەست ڕۆیە پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه و سلم تەسلیمی سەحابەی کردێ بە ئەمانەت صحابی کرام تسلیمی تابعیان کردێ بە ئەمانەت هەتا گەیشتە دەستی ئەو قورئان یەک لەوانەیە ابن جەزەری کە بە مەرجعی علمی تەجوید دەژمێردێ ڕەحمەتی خوای لێ بێ لە پێش و پاشی خۆی کە چێوانە هاتی بۆ شێوەی ئەو نەو ئەشارە زایتقانەیە خوای گەورە بەسەری دابەناندێت ئەمە مثلا زۆربەی شتەکان دەگەڕێنەوە لە بۆی سامەتنەکەی بناوی المقدمة فيما يجب على قارئ القرآن أن يعلم لە زۆربەی ئەوانەی ئیجازەیان وەردەگرن لێیان داواکرایە کە ئەو 107 دێرەوە بزان شار دەبی لەبەری کەن یان بیزان شارزەن فەزا ئەوە بەشی یەکەم المحسن المأجور ئەو کەسەی کە بەڕاست و دروستی محاولە دەکا هەوڵ دەدا بە ڕەغبەت و بە هیممەت و بە ئیخلاص محاولە دەکا بەقەدەر توانای خۆی فاتقوا الله ما استطعتم لا يكلف الله نفسا إلا وسعها بەجۆرەی توانای خۆت هەتوو مەتەلەن لە بۆ نمونە لە هەفتەی توانات هەیە مەزارت هەیە نیم سعاتی بدەیت سعاتێکی بدەیت ئەو عیلمە بڕۆ لای مامۆستای خۆت فێرکە وانە ئەو کەسانەی کە ڕەغبەت و هیممەت و ئیخلاصیان هەیە خۆیان فێر دەکەن بە جۆرەی توانای خۆیان ئەوانە پێیان دەگوترێ محسین ئەوەی کە محسینیشە چییە مەئجوورە واتە پاداش و خێری لەسەر وەردەگری کەواتە پاداش و خێری لەسەر وەردەگری هەردوو بەشی خەیرکم من تعلم القرآن وعلمه ئەوەش خێری پێدەگا کە مامۆستایە و دەگەێنی ئەوەش خێری پێدەگات کە تەڵەبە و قوتابی و خۆی فێر دەکات هەردووچیان هەردوو ئەجر و پاداشتیان هەیە کەواتە محسن المأجور ئەو کەسەیە کە بەڕاستی حەقی خۆی دایکە شتەکان و هەروەها پاداش و خێری هەیە ئەوە بەشی یەکەم بەشی دووەمی ناو لێنە المسيء الآثم چیەنە مسيء آثم المسيء الآثم ئەوانە کە نەوعە خۆبەزلزانی و تەکەبوڕێکیان هەیە و هەروەها جەهلی مڕەکەبەیان هەیە نازانن و ناشزانن کە نازانن جاوە کێشەیە یان ئەوانەی ئیتیباعی ئەهوا دەکەن یعنی شوێنکەوتوی ئارەزوەکانی خۆیانە بە ئارەزوی خۆیان قسە دەکەن بە ئارەزوی خۆیان قسە لە دین دەکەن قسە لە ئایەت لە حەدیث لە شەرع دەکەن
ئەوانە باڵێن کە ئەو پەڕی جەهل و نەزانینیان هەیە ئەخۆیان زۆر زۆر پێ شارەزایە و هەروەها شارەزاش نینە هەلمەکەشیان وەرنەگرتیان ئامادەش نینە خۆیان فێرکەن و دەژڵێن دەزانین و نەوع تەکەبڕ و کبریایشیان خوا گەورە پەناماندا یاخود ئەوانی کە شەرمیان هەیە لە شەرمان نایانە خۆیان فێرکەن باڵێن ئەوەش دیسان تەمان ئەوچی ئەوەی کە لە کیبڕ و تەکەبڕ و ئەوانایکە فەرقی زۆرە ئەوەی کە لە ڕێگای شەرمەیە بەس هەردووچیان دەبتە سەبەبی بووی کە بە جاهلی و بە نەزانی بنێتەوە ولەما دەرێن دوو کەس فێری علم نابێ هەتا سەر دەنێتەوە هەر بە جاهلی هەر نەزانە ئەوەی کە متەکەبیرە خۆ بەزەرزانە یعنی شەرمێ دەکات دەرێت چۆن پرسیار بکەم ئەگە پرسیار بکەم پێم دەڵێنەوە نازانی چۆن دەبێ منش نەزانی ئەو هەلێ دەکات یاخود یەکێک کە شەرمنە هەردووچیان زۆر زۆر مەذمومن ئەو دوو سیفەتە خوای گەورە ئینشاءالله دووری کاتەوە لە هەمومان پەنامەمدا کەواتە ئەو بەشی دووەم الموسی الآثم ئەو کەسەی کە نایەوێت خۆی فێرکە نایەوێت فێربین و هەروەها ئەو کەسە گوناحبار دەبی بەقەدەر وەی کە خۆی فێر ناکات ئەوە دووەم سێمیشیان بەشی سێم پێیان دەوترێ المەعذور ئەو ئاخرشت کۆتای پێدە ئینشاءالله معذور چییە ئەوەی کە عوزری هەیە مثلا یەکێک زمانی تەتەڵە دەکات یەکێک زمانی مشکلەی هەیە ناتوانێت بەڕاست بکەنەوە یعنی هیچێک بە تەمەنە لە تەمەنێکی زۆری بەڕێ کرد 80 ساڵ 85 ساڵە خۆی فێر نەکرد و فێر نەبوو لە بەوانە زەحمەتە کەواتە ئەوانە بە مەعذور حسابن یان یەکێک دێتە ناو مەیدانەکە دەیەوێت خۆی فێرکە بەڵام فێربوونەکەی زۆر لەسەر خۆیە تاخیر دەبی ئەوەش ئینشاءالله ئەوانە عوزریان هەیە کەواتە ئەمە شتەکان تێکەڵ نەکەین هەموو کاتەچی ئەو سێ قسمە دەبێت و لە بۆ خۆت یەک لەوانە دابنین لە کامیانی ئایا لە بەشی یەکەمی لە بەشی یەکەم کەوەیە کە خۆت فێرکەی یەکەم جار ئەو زە خەڵکی فێرکەی یعنی کە لە بەشی یەکەمیت و نابێ مامۆستا دەبی جارێ قوتابی بی فاقد الشيء لا يعطي ئەتوکەنت بچ دەدەیت سبەخشی دەبی وەرگرین دوای بەجۆری ئەو حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمین کەس هیچ مسلمانە خێر ناداتەوە ئەگەر بەس بێ خۆی فێرکە زۆر کەس هەیە تەڵەبێ بەس دێ خۆی فێرکە هیچ نابەخشی کەس خێری لێ نابینی ئەو کەسە خێر ناداتەوە چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەفەرمووە خەیرکم من تعلم القرآن وبس فەرمووی خەیرکم من تعلم القرآن وعلمه يعني وهي درسوزة مخلصة زور قرم قرا خوي فير نكل يدي يخرج فيركا يعني يخرج سقطك نكفرك أوش ديسان مذمومة درزنا سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت نستغفرك ونتوب إليك كتاب الله للأرواح نور تنال به السعادة والسرور إلى درب الهدى والخير يهدي وللجنات يوصل من يسير كتاب الله للأرواح نور تبارك مودع البركات فيه فليس لفضله أبدا قصور فمن بركاته عقل سليم ورأي صائب فكر منير ورأي صائب فكر منير فيا من بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين بەڕێزان و خۆشەویستان پشتیوان بەخوای گەورە دەست بە بەشی دووەمی بەرنامەکانمان دەکەین سەرەتاش بە خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن برای بەڕێزمان کاک عەبدولقادر بە جەنابیان بفەرموێ إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار والفلك التي
والفلك التي تجري في البحر بما ينفع الناس وما أنزل الله من السماء من ماء فأحيا به الأرض بعد موتها وبث فيها من كل دابة وتصريف الرياح والسحاب المسخر بين السماء والأرض لآيات لقوم يعقلون ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله والذين آمنوا أشد حبا لله ولو يرى الذين ظلموا إذ يرون العذاب أن القوة لله جميعا وأن الله شديد العذاب إذ تبرأ الذين اتبعوا من الذين اتبعوا ورأوا العذاب وتقطعت بهم الأسباب. خوای پەروەردگار پاداشتی کاک عەبدولقادر بداتەوە. ڕازی شعرەکانم ڕازی دڵی پارێزگای هێدی بەهێمنی دەمدوێنێ لە ئەدرەسی سەدای ڕۆحا کزەی خەزانم بۆ دێنێ لە بۆ کەناری غەریبی شەپۆڵ دەدا و دەم شەمزێنێ لە نەرمەبای سەحەرێکە زەردەی ژیان لە بۆ دووری ئازیزانم دەمگرێنێ. بەڕێزان و خۆشەویستان ئێستاش گوێ دەگرین لە سرودێک دووبارە لەلایەن کاک شاخەوان با جەنابیان بفەرمێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان و خۆشەویستان خۆشحاڵم کە بۆ چەندین جار ئەوە ناوم بخوێندرێتەوە بەرهەمتان پێشکەشکەم هیوادارم کە کەشێکی خۆش دروستکەین و بێزارتان نەکەین بەڵام بەرهەمی ئەو جارم لەژێر ناونیشانی پەیامی کەمەندامێک یاخود پەیامی نابینایەک کە لە بەرهەمی خۆمانەوە شعرەکەش هاوسەری بەڕێزم نووسیتی حەز دەکەم بە وردی جێ لێ ڕابگرن شتێکی جوانە ئینشاڵڵا بەدڵتان بی. من ئەو کەسم لەسەر ڕووەرە چەرخانێکە پەروەردگار خۆشەویستترین بەندەی خۆی کرد سەرزەنێشت و ئاگدار. من ئەو کەسم لەسەر ڕووەرە چەرخانێکە پەروەردگار خۆشەویستترین بەندەی خۆی کرد سەرزەنێشت و ئاگدار. بۆ خۆم بە بچووک بزانم بۆ خۆمم بەلاوەکەم بێ بۆچی لە تاو نابیناییم دڵم هەمیشە پڕغەم بێ. بۆ خۆم بە بچووک بزانم بۆ خۆمم بەلاوەکەم بێ بۆچی لە تاو کەمەندامیم دڵم هەمیشە پڕغەم بێ. کە من خەڵقی دەستی خوا بێم شەرم ناکەم لە بوونی خۆم سەربڵندم لەسەر زەوی بە فەخرەوە دێم و دەڕۆم. کە من خەڵقی دەستی خوا بێم شەرم ناکەم لە بوونی خۆم سەربڵندم لەسەر زەوی بە فەخرەوە دێم و دەڕۆم. تەنەوتە شەری نەفامە
دەرونی من نەهەژێنێ باکەم نییە بە هیچ کەسێک خالقم خۆی دەمژێنێ تانەوتە شەری نەفامان دەرونی من نەهەژێنێ باکەم نییە بە هیچ کەسێک خالقم خۆی دەمژێنێ باکەم نییە بە هیچ کەسێک خالقم خۆی دەمژێنێ. خی گەورە پاداشتی کاکشاخەوان بداتەوە. بەڕێزان و خۆشەویستان ئێستا گوێ دەگرین لە وتارێک لەلایەن برای بەڕێزمان مامۆستا مەحموود با جەنابیان بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وما توفيقي والاعتصامي إلا بالله عليه توكلت وإليه منيب. سرتا بۆ دەست پێ دەکەین کە حەمد و سوپاسی خۆی گەورە بکەین چونکە لە هەموو شتێک هەر باشترە. الحەمدولله لە بۆ ئەو شتانێک کە خۆی گەورە نعمەتی لەگەرەمە کردیان و ئێستا شتیدا دەژین لە بۆ هەموو ئەو شتانە. خۆی گەورە لە یەک ئاەتی کە ئەگەر ئەمە تەمەشا نعمەتەکانی خۆی گەورە بکەین کە پێمان دەفەرمێ وئین تعودوا نعمەت الله لا تحصوها. ئەگەر ئەمە نعمەتەکانی خۆی گەورە بژمێرین ئەوە لە هەژمار نایە. کە لە هەژمار نایە ئەمە تەنها ئەومان پێدەبڕێ کە عەبدایەتی خۆی گەورە بکەین و سەبریش لەسەر ئەو عەبدایەتە بگرین. ئەگەر هەر شتێک یان هەر ڕووداوێک دێتە پێشت ئەوە سەبر و ئیقامە و ئیستیقامەی دەوێت. ولا هەمووشی گرنگتر ئەوەیە یەک فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا دەمەوێت لێرە ئێستا ئاماژەی پێ بدەم، ئەویش ئەوەیە کە دەستپێکی هەموو سبەینێک بەیانیەک کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم زۆر گرنگی لەسەر ئەو فەرموودەیە کردەوە و بەردەوامیش دەستی پێوەگرتووە. ئەویش پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر دوعایەک کە دوعای هەبە لە کۆتایی نوێژ پێش ئەوەی سەلام بداتەوە دوعای گرنگەکانی لەو کاتەدا دەکرد. و لە نوێژی بەیانیش کە هێشتان بیدایەتی ئەو ڕۆژەیە کە دەست پێ دەکات پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەفەرمێ لە کاتی ئەوەی کە ئەتەحیات ئەتوو تەواو دەکەی و لە پاشەنجی سەڵاوەتیش لەسەر پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لێ دەدەی. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دوعایەک هەبوو دەیکرد اللهم إني أسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا. ئەگەر تەمەشا بکەین یەکەم زار پێغەمبەرمان صلی الله علیه وسلم داوای ڕزقەچی حەڵاڵی نەکرد یان داوای ڕزقەچی تەیبی نەکرد و داوای عەمەلیشی نەکرد. یەکەم زار علما نافعا، علمەک بی کەوا نافع بی، نەک علمەک بی کەوا سوودت پێ نەگەینی. لەبەر هەندێ ئەگەر هەر شتێک ئەتوو هەوڵی لە بۆ دەدەی بە علمەکی نافع داوای بکە. و دووەمیش ئەتوو ئەگەر دەتەوێ عەمەلەکەت قبوڵ بی پێویستە بێجگە لەوەی کە ئەتوو لە دوو علمەچی گەڕای کە تەواو ڕاستە دەبی ڕزقەکەشت تەواو بی. ڕزقەکی تەواو لە بن دەستی نەبی چاوەڕێی ئەوەی مەکە عەمەلەکەت متەقەبل بی لێ دووەرگیراو بی. لەبەر هەندێ پێغەمبەرمان صلی الله علیه وسلم ئەو سێ فلتەرەی دانایە لە بۆ بەیانیەکی کە دەستپێکی ڕۆژە. دەستپێکی ڕۆژیش بەو سێ فلتەرەدا دەبی دەست پێ بکەی علمەکی نافع ورزقەکی طەیب وعەمەلا متەقەبەلا و کردەوەکیش کە
وەرگیراو بی. ئەگەر ئەو کردەوەیە حیسابی بکەین کە بزانین ئایا ئەو کردەوە وەردەگیرەیان نا، دەبی بگەڕێنەوە لە بۆ سەرچاوەی سەحیح، ئەو جە بزانین ئایا ئەو کردەوەمان لەگەڵ قورئان لەگەڵ فەرمودەی سەحیح دروست دەبی یان نا. ئەگەر نا، هەروەکو چۆن مامۆستایانی پێش و ئاماژەیان پێدا ئەو علمە کە ئەتوو بە علمت زانیە، یانیش ئەو ڕزقا کە ئەتوو بە ڕزقت زانیە، یانیش ئەو عەمەلە کە ئەتوو بە عەمەلت زانیە، هیچیان نابتە وەرگیراو و لە ڕۆژ قیامەتیش پێت دادەدرێتەوە بەوەی کە ئەو علمە لەسەرت دەبتە ماڵ. ئەگەر لێ خۆشبوونیش نەبی، ئەوە سزا دەدرێی لەسەری. لەبەر هەندێ ئاگامان لەو شتانە بی زۆر زۆر گرینگە و هەر کەسە چیش شتێک لە خۆیەوە قسە بکە، ئەوە زۆری لەسەر ڕادەوەستی و زۆریش شەرمەزار دەبی لە ڕۆژ قیامەتێ. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. خی گەورە پاداشتی مامۆستا مەحموود بداتەوە. بەڕێزان و خۆشەویستان، ئێستاش گەیشتینە بڕگەی کۆتایی، بڕگەی پێشبڕشێ و مسابقە و پرسیاروەرە. داوا لە مامۆستا پەرۆش دەکەین بێت بۆ ڕێخستن و دەستپێکردن بە پێشبڕچەیەەکە. مامۆستا پەرۆش فەرموو. السلام عليكم. بسم الله. جەماعەت ئێستا ئەمە بڕگەی کۆتاییمان هەیە. بڕگەکەمان سوال و جوابە، پرسیار و وەڵامە. 4 گروپمان هەیە، لە هەر گروپەچی 4 نەفەر دێک. گروپەکان گروپی وەزوە یەکەمی مامۆستا عەبدولستاری دەرس تەفسیری، گروپی دووەم گروپی ڕۆشنایی جەماعەتی کاک محەممەد ئیبراهیمی، هەر یەکێ هەر گروپی 4 نەفەریان لێدێ. ئەوجا 4 نەفەریان لێدێ لە هەر گروپەچی. ئەوجا هەر گروپەک 4 نەفەرەکەی خۆی بنێری و بە خۆتان چێتان دەستنیشان کردێ کاک محەممەد، جەماعەتی دکتۆر توانە ئەوانە. وەڵاهی تەماشاکە نەبزان چێن دەرێ گونجاوە 1 2 3 4 ئەو حالە بەو شکلی. وەڵاهی لە هەردێکی ئەوزان ماڵ کاک محەممەد بڕێک بەو لایەدا بکەون ئەنگۆ حەز دەکەی باکە چ لێ دانیش وەرە لای وەرە لای وەرە لای وەرە وەڵات کامێرە دەبی بسوڕی وەرنێرە. تا ئێستا دەرسی گروپی خۆمان ئەوەش گروپی وانە. ئێستا دەست بە پرسیارەکان دەکەین، لە خیلالی 30 سانیەی جوابی خۆتان دەکەن یەک و یەکتان جوابەکەم دەنەوە. نا یەک بە یەک پێدا دەڕۆ. باشە، بە نسبەت گروپی ئەی پرسیارێکەمان دەرێ کامە پێغەمبەر بە وتاربێژ و ئیمامی پێغەمبەران ناسراوە. تەواو وڵامی کۆتاییتانە شوعیب ڕاستە، دەستان خۆش. بە نسبەت گروپی بی سوال یەکەمتان. بەڵێ بەڵێ پشتی غام زمان نییە. نا تاوا پرسیاری خۆیتی خلاص دەبی پرسیارەکە. گروپی بی پرسیاری یەکەمتان، کام هاوڵا پێشنیاری هەڵکەندنی خەندەقی کرد لە جەنجی ئەحزاب؟ سلمانی ئەکیدن؟ تاوا کاک ئەوە ستێپ بای ستێپە. سوال یەکەم بابێنە ناو جەوەکەی هەل ئەوڵۆ زراوتان نچی. گروپی سی، سوالی گروپی سی دەڵێ چەند جار ناوی مانجی ڕەمەزان هاتووە لە قورئاندا؟ نا ئەگۆ حساب لە بۆ قسەی کەس مەکەن، لەوانەیە سەرتان لێ بشێوێنن. 1 جار ئەکیدن؟ تەواوە 1 جار یوانیش ڕاز بوو. گروپی دی، لە کامە سوورەتی قورئانی پیرۆز خودای گەورە باسی جاسوسی و غەیبەت و گومانی خراپ دەکات؟ کامە سوورەتی قورئانی پیرۆز باسی غەیبەت و جاسوسی و گومانی خراپ دەکات؟ لە کامە سوورەتدا؟ 30 سانی خۆیان هەیە، وەخت دەڕوە.
حجورات ئەکیدن تاو کاکە زۆر ئەکیدن ڕاستە موبایلیش قەدەغەیە جەمال ئاگاتان لەو قسەی ناوی سێرچ بکەی بەنسبەت گروپی ئەی سوئالی دووەم کام خەلیفەی ڕاشیدەین تەمەنی لە هەمویان گەورەتر بوو یعنی تەمەنی درێژتر بوو لە کاتی مردنیدا و تەمەنیشی چەند بوو لە چوار خەلیفەکەی کامیان لە کاتی مردنیدا تەمەنی گەورەتر لەوەکانی دیکە بەسەرچە ئەویش دەکەی ئینشاءڵە نەقڵ دەکەین ئەو جارە باش کامە خەلیفەی ئاخر قەتع گوتمان کامە خەلیفەی ڕاشیدەین تەمەنی لە هەمویان گەورەتر بوو لە کاتی مردنیدا یعنی مەسەلەن گریمان یەکیان لە 60 مرد یەکیان لە 70 مرد یەکیان لە 80 مرد ئەوجا کامەیان تەمەنی گەورەتر بوو لە کاتی مردنیدا و تەمەنەکەشی چەند بوو چەند چرکەکەیان چەند ڕۆیە ئەکیدن تەواوە ئیمامی عوثمانی کوڕی عەفانە بەڵام 82 ساڵ بوو جەماعەت ستەرین لۆیان بەڕاستی حساب بکەین خۆ زەمیرتان تاو کاک تاو ڕاستمان حساب کرد جەماعەت تاو بابە ساڵەکەشم دەویست بەڵام تاویان لە حساب دەکەیت پرسیاری دوم بەنسبەت گروپی بی ناوی چەند پێغەمبەر لە قورئانی پیرۆزدا هاتووە ئەکیدن کاکە 25 پێغەمبەرە تەواو جوابی ئاخریان میهمە 25یان داوەمە ئاسانەکان بەروان کرد بەنسبەت گروپی سی لە سوورەتی ئەنبیا ناوی چەند پێغەمبەر هاتووە ئەو گروپە سوالەکانی ئەو هەیە هەشت دڵنیانە بەداخەوە غەڵەت 16 پێغەمبەر جاران دوی دەبایە بکەن بەنسبەت گروپی دی سوالینگۆ دەڵێ کامە پێغەمبەر هەموو قەومەکەی باوەڕیان پێهێنا دقە دەڕۆ کاگران نا دڵنیانە کاکە وەریگرین تاوە پێغەمبەر یونس کاکە سوالی سێمان مەتەڵە بەنسبەت هەر چار گروپی مەتەڵەکانیش کوردەوارینە هیوادارم گلەیتان نەبێ بەنسبەت گروپی ئەی مەتەڵەکەتان دەڵێ ئەگەر بیگری نایخۆی ئەگەر خواردت نایگری کاکە لوکە شف دەکەیت ئەگەر بیگری نایخۆی ئەگەر خواردت نایگری دقەتان دەڕوا ئاگادار ڕۆژیە ئەکید تاو دەستان خۆش ڕۆژووی ڕەمەزان زانیان زیرەکەن ماشەڵڵا بەنسبەت گروپی بی سوالەکەتان ئەویش هەرمەتەڵا دەرێ دەنجی هەیە ڕەنجی نییە شت فڕێ دەدا دەستی نییە دەنجی هەیە ڕەنجی نییە شت فڕێ دەدا دەستی نییە
پرسیار لەم مەکە جوابی نهایم دێ بروسك طب مع الأسف بايع با شت فريدة دا مثلا هورا بروسكا هيس فريدة دا فرينا دا والله ما كي بايع أو دنوسي نالو درينيا شش سؤالي خوي تاو دكا أقول تمانا هرشش تا راز كاكا مطالي جروبي سي دەرێ هەڵی دەگری چێشی نییە دەست چێ دەنجی نییە هەڵی دەگری چێشی نییە یعنی وەزنی نییە وەچی هەری دەگری دەست چێ دەنجی نییە وەختەکە دەڕوە دەڕوە کاکە جوابەشی بدەنەوە زوو وەختەکە تاوە مالەسف دەست نوێژە ئەو بەبێ دەچی دەشتێت زەمان ئەو مەتەڵەکە ئەو هادەری خەتامی تێدا نییە دەبێ قەنەعاتان پێ هەبێ مەتەڵەکە ئەو هادەری شتێبەکە وا دەڵێ شوێنە وەڵامەکە گوتمان دەست نوێژە بەنسبەت جەماعەت مساعدەکمان بکەن جەماعەت ئەگەر بێدەنگ نەم سوالەکەم پێ ناکرێ بەنسبەت مەتەڵی گروپی بی دی عەفو وەڵای بزانم ئاسانیشە دەرێ ئەوەی دروستی دەکا دەیفرۆشی ئەوەی دەکڕی پێویستی پێ نییە ئەوەی پێویستی پێیتی نایبینی کاکە ئەوەی دروستی دەکا دەیفرۆشی ئەوەی دەکڕی پێویستی پێ نییە ئەوەی پێویستی پێیە نایبینی 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 نا نایبینی دەڕوە کاکە ئەوەی دروستی دەکا دەیفرۆشی ئەوەی دەیکڕی پێویستی پێ نییە ئەوەی پێویستی پێ نایبینی تەواو ئاخە سرکەکە تەوا بوو خەتایمە تێدا نییە کفنەکە پاش وەختەکەی بوو کفنە جوابەکەی بەس وەختەکە خلاص بوو ببوورە ئەم سوالەکەم لەگۆ خیندەوە وەختین گۆ دەڕوە عاقل نەبێم لەگەوانە قسە دەکەم ئەتو جوابی خۆ دۆ لۆخت آخر وەختەکە خلاص بوو مامۆستا نا نا چ دووارەکەم مامۆستا نقطە نیزامیان وەختەکە خلاص باوەڕکەم کە سوالەکەی دەخین جەماعەت یەک لەحزە ئەم کە سوالەکەی دەخینمەوە وەختەکە دەڕوا ئەتو علاقەت نەبێم مەشغوڵم لەو 30 ثانیە خۆت جوابی خۆت بدەوە بەڵێ ئەی ئەم سوالەکەی دەخینمەوە وەختەکە دەست پێ دەکەم مامۆستا نا وەڵام مامۆستاوە دەقەیە شەرمێ لەمە ناکە وەڵاهی مامۆستا خەدای هەندێکتان ئاسانە هەندێکتان گران ئەوە گروپی ئەی پرسیاری چارەمتان قەدەمەکەم گەورەترین وڵاتی عارەبی لە ڕووی ڕووبەرەوە کامەیە عاقمان نییە کە تەچ کشوەرە چەمەدرین وڵاتی عارەبی مامۆستا ڕەجان تەواو خۆتان یەکلا کردەوە غەڵەتە سوودان بەڵێ
ئەوە ئەو هەمە دەنگی بەنسبەت هەموو چیەکە هەمووی جەماعەت پرسیاری چارەم لە بۆ گروپی بی وەڵڵاهی دەنگم بەرزە بەس سوالی چوارەم لە بۆ گروپی بی بزووکترین کیشوەر کامە کیشوەرە لە ڕووی ڕووبەر ئوسترالیا تاو هیوانە ئاسان هاتی خەتایم تێدانە خەتامی تێدانە باوەڕکە بەنسبەت گروپی سی پایتەختی وڵاتی جەزائیر چییە؟ ئێدە وڵانی گۆژە ئاسانە گلەی مەکەن هەر جەزائیرە؟ ئاکید؟ تەواوە دەستان خۆش کاکە بانگو نەرێن ئیوانە ئاسانە ئیمەگرانە ئاخر سوالەکان بخۆی وایە سوالەکان وایە کامە هاوڵە نازناوی ئەبا توڕابە کامە سەحابی نازناوی ئەبا توڕاب ئەبا توڕاب ئینگوش چیدە ئیمامی عەلیە وڵامی کۆتایی تاو ئینگوش تیدا دەبی تیدا ئیشاڵە ئیش سەبرتان هەبی سەبرتان هەبی سوالی پێنجەم لە بۆ گروپی ئەی لە ساڵی چەند ئاراستەی قیبلە لە قودسەوە گۆڕا بۆ کەعبە کۆچی ناوە لە قۆناغی دووەمە ئەگە بەسەکەتن لەو قۆناغی سێ پرسیار ئەو کاتی هەتان خۆتان یەکلاکەنەوە جوابەچی بدەنەوە چار غەڵەتە دوی کۆچی مەعالەسف بەنسبەت گروپی بی وإذا مرضت فهو يشفين کامە پێغەمبەرەیە ئەوەی فەرمووە کە لە قورئانێ باس کرێ پێک وەرن کاکە خلاص دەبی چرکەتان بەیەک دەقە نیە چرکە خلاص دەبی تاو پێغەمبەر ئیبراهیم وإذا مرضت فهو يشفين کامەوەی فەرمووە بەنسبەت گروپی سی داهێنەری گڵۆپی کارەبایی چێ اختراعی کردی هەروە دەکە مادەم وێ با لەو قەلەقیە بینە دەرێت سوالەشکەتان لێ دەکەم احتیاطمان وڵامی کۆتایی ئادیسۆن تەواو علمەکەیمەوە هات دەڵێ جەماعەت پرسیاری گروپی دی پرسیاری جغرافیتان دەویست پایتەختی وڵاتی نەمسا ڤیەننا ئەوە ڕاستە جەماعەت دەستان خۆش ئەو دەمانەوێت دوایەکە کەس گلەی نەکە هەتا ئێستا کاگڕێن گروپی ئەی چەندی ڕاستە گروپی ئەی سێ سوالی ڕاست جوابدایە گروپی بی ئەویش سێ گروپی سی ئەویش سێ ئەویش سێ هەموو سێ
ئەنگۆ چار کاکە ئەنگۆ چار مامۆستا ئەنگۆ چار تەواو ئەنگۆ چار سوالێک مایە وڵی گروپی وانە تێدانی گەرینگۆ تێدابی ڕازیەکان بڕێک قەبیح ناوانیش زۆر ئەز لێ نەبی ژمارەی سوزدەکانی تیلاوە لە قورئانی پیرۆزدا سوزدەی تیلاوە زەما سەریال لێمە شێوێنن کاک ئاسانی شەها گران نییە وەختەکە چەمایە نازانم وەگۆزان 23 غەڵەتە 15 سوزدەی تیلا 15 گروپی بی ها وڵا گرانی آخر بەدەستە منیەوە گروپەکان ئەو هادانرا بوو سوالەکە باوەڕکە من ئەو 15 کە دانا پێم زۆر ئاسان بوو بەس ئیدی گروپی بی بەڵێ نێزیکەمەوەها باش ئاخەوە ڕووی لە من نییەوە ئۆکەی کامە خەلیفە نازناوی ذو النورەینە ڕاست پێغەمبەر سەلامی خوای لەسەربی چەند مانجی ڕەمەزان بە ڕۆژی بوو والله مامۆستا ئەوەلی گوتم هەرێکی بابەدری خۆر گروپەکەی هەڵبژێرێتە دوایە لێکەنێتە سەرم نانا مانجی ڕەمەزان یعنی چەند ڕەمەزان پێ ڕاگەیشت کە بە ڕۆژ ڕقەمە چی برێن کاکە وەختان خلاص دەبێت غەڵەت 9 ساڵ سوالنگۆ هەر دەکەم با ناوی دووەمی بیری زمزم چییە؟ چرکەکە دەڕوە جواب نادەنەوە کاکە بیری ئیسماعیل ئەنجامی کۆتایی پێمان دەڵێ ئەی سێ ڕاستە بی چاری ڕاستە سی سێ ڕاستە دی چاری ڕاستە بی و دی دەمینێنەوە جەماعەتیش بەداوای لێبردنەوە باوەڕ کە خەتامی تێدا نەبوو سوالەکان ئەو هاکرا بە گروپ هەولیشماندا یەکسان دەزانم لەویشتیدا لەویشتیدا لە هەردووچی ئیستیفادە دەکەین جەماعەت نانە هەو نییە جەماعەت ئەو دوو گروپەی مایە هەر گروپەی وەڵاهی برێم چ یعنی ئەوما پێم گوتینە نانا ئەخە سوالەکان باوەڕکە وەکو ئەو پرسیارانە یعنی ئەو نەبرێم شتێکی زۆر گرانە پێویست بە وەختێکی زۆر بی ئەمسالی ئەو پرسیارانە ئەخە سرگەڵک کاکەم مساعدەکەم گوتی چل بۆخوای ئەو جەموا پێم گوتینە یعنی چ بکەم نازم
هەیە ئینشاءڵڵا پرسیار احتیاتی شەیە گوتمان هەریەکێ سێ پرسیاری لێ دەکرێت یەک ئەوەشتان هەیە با بڵێ یەک هاوکاریتان هەیە بە کەیف خۆتان داوا لە یەکەچی دەکەن سیقەتان بچی هەیە ئەگوت مامۆستا عەبدولستار داخیل نییە ناکرێت با بێلایەنەکەی بێلایانی بپارێزی مامۆستا عەبدولستار نەکو دوایکە بە غەڵەت بە شەرە غەڵەتە چی کردەوە جەبر مامۆستامی بە دۆڕاندا سوالی یەکەم لە بۆ گروپی بی بەستکایە بێدەنجی پارێزن 6 سوالمایە بە هەردوو لای بە ئەو 6 سوالەی بەبێ مشکلە خلاص بێ باشە کاکە ئەوها باشە سوالی یەکەم لە بۆ گروپی بی دەڵێ دوایین هاوڵ چێ بوو کە وەفاتی کرد تداخل مكان رجال ويتا تسلسل كمان مستا تسلسل كي يستا كام ساعة سعد منظور سعدي كوري أبو قاس بسيارك يعني جوابك تان نهائي أويا بداخو أنسي كوري مالك بالنسبة جروباكي ديكا سؤال نقول دلي خواي جورا القرآن دفرمي وآتيناه الحكم صبيا لوصفي كام بيغمبري خواي جورا أو هاي فرموه يحيى طاو دستان خوش سياري جروبي بي سيارة آسانة دينيني أو سؤالا ميوك مان هي أجر بعكسيش بخينيو أو براسك ناكم سؤالي داخل كاك أب سيارة داخل كاكا قبول كين ما مسا قبول كين آخر سؤال كم نخين بود جوابك يا عنقو كاكا راستي حساب ذكي هاوشان او هاسان قصدت نا انغو لبي حسابي او يمكن انغو ما مستانه باب سيارينغو جراند تربي باش كاكا محمود باشا كاكا سؤال نقول بدو بسيارة شي زحمة دقرا آسانة إنجوش كامة تاوانا كأجربي كي وك أو كخواي يقول القرآن باس كذي طبعا وكوا أو شر لقى الخدا رابقيني ريبا أو تعويذ بو لا بأخوي عندي أنزاني إيه كاك آخر سؤال أو درختي كجولك كان دينيجن ولا جيري خويا عند شارنو لترسي مسلمانان
هاوکاریتان مایە دەتوانن داوا لە یەکێکی بکەم پێتان برێت جەماعەت چکە ئاخری سوالە دەتوانن هاوکاری وەرگرن ئاخری سوالە وەردەگرن یاڵە چێ ناتەوە داوای هاوکاریان کردیا چ بوو بە خۆیان هەڵیان بژێڕوا مستاف ناتەوە بخۆیان جوابەکەتان بڵێنەوە جوابەکەتان نا ئاخر ئەوانە دەبی جوابەکەی بدەنەوە من هەرقەت تەواوە دەستان خۆش کاکە ئێستا 2-2 ئەگەر جەماعەتی ئەولایە بزانن بردیتیانەوە ئەگەر نەزانن تەعادولە باشە ئەقەینە هەر باشن گوتم جەماعەت ئاخر پرسیارینگۆ لە کامە سوورەت خودای گەورە بە درێژی باسی ئەسحاب السەبت دەکات دەتوانن هاوکاری وەگرن جەماعەت با ئینگوش سێم ئەگەر هاوکاری وەردەگرن چکە وەختان دەڕوا ئێوە دەرم وەختان دەڕوا ئەگەر هاوکاری وەرد بەنگۆشم بوو آخر ئەنگۆگە وەردەگرن ئەگەر وەخت وا دەڕوا باشە لە کامە سوورەت خودای گەورە بە درێژی باسی ئەسحاب السەبت دەکات بقرة غلط أعراف نا بابا دەتوانی نا تەواو ئەوان یەکەم جار لێیان کرا دەبی لەنگۆش بکرێتەوە بەڵێ دەتوانن سوالی ئیزافی یەک پرسیارە زانیتان ئەوان نەیانزانی بردیتان کەنە بیدون کەلام کاکە دەرێ وەڵاهی وەرشەکەم دانا بنازم پسیلی هاتێ نەمدیتەوە لێرە نا پرسیارەکە دەگۆڕێ ناکەم پرسیارە وەرشەکەی لەنا مۆبایلم هەبوو ناکەم وەرشەکەی کاکە جەماعەت پرسیاری ئەو بەرەی دەڵێ بزانم چی هەیمایە ئەو سەرکردە فارسە کامە بوو کە دانی بەدادپەروەری ئیمامی عومەر دانا بەسەرهاتەکەشی بەناوبانگە ها ئیمامی عومەر لە سەردەمی خۆیدا بەسەرهاتەکە وشی دەرێ حەکەمتە عەدەلتە ئەمینتە فەنیمتە ئاخر ئەکیدم هەرچەند ئاسانکاری لەم ناوەکەیان لەلایە چەند دەڕوا غەڵەتە ڕۆستەم کە ئەوسەر بنێنەوە هۆرمزان ئەخە ئەوان بە خۆیان زیرەکەم پرسیارە قورسەکانیش دەزانن باشە نا ئۆپشنیان بەکار نەینای ئەوان کاکە عومەری کوڕی عەبدولعەزیز چۆن وەفاتی کرد عومەری کوڕی عەبدولعەزیز زۆری وەفاتکردنەکەی
وەردەگرنەوە بشنی کاکە تەوا مامۆستا جوابەکەی لێ وەگرن ژار خواردن وەڵامی کۆتاییتانە تەواوە ژاهراوی بوون ژاهر خوارد کرا عومەری کوڕ عەبدولعەزیز پیرۆزە لە گروپی دی گروپی ڕۆژنایی بردیانەوە هەدیەکەشتان لەگە نانی هێواری خواردتان کە بابەکە بوو ئافرەتتان بی دەستان خۆشبی سەرکەوتوو جەماعەت ئێستا یەک سالاچیشمان هەیە ئەگەر لەگەرمان بن یەک سالاچیشمان هەیە لە بۆ ئەو من كتاب الله للأرواح نور تنال به السعادة والسرور إلى درب الهدى والخير يهدي وللجنات يوصل من يسير كتاب الله للأرواح نور تبارك مودع البركات فيه فليس لفضله أبدا قصور فمن بركاته عقل سليم ورأي صائب فكر منير ورأي صائب فكر منير فيا من أقبلوا للحفظ بشرى فإن السعي منكم لا يبور جنيتم من ثمار الحسن حسنا وأقبلت العطايا والأجور كتاب الله للأرواح نور تنال به السعادة والسرور إلى درب الهدى والخير يهدي وللجنات يوصل من يسير كتاب الله للأرواح نور بيوت قبله كانت قبورا فأحياها وكان به النشور تنزلت السكينة في رباها وأمطرها من الرحمات نور فللقرآن فلنبذل ونسعى فغيث الفضل هاتان غزير نعيم في الحياة ومكرمات وفي الأخرى إلى الخلد المصير كتاب الله للأرواح نور تنال به السعادة والسرور إلى درب الهدى والخير يهدي وللجنات يوصل من يسير إلى درب الهدى والخير يهدي وللجنات يوصل من يسير كتاب الله للأرواح نور تبارك مودع البركات فيه فليس لفضله أبدا قصور فمن بركاته عقل سليم
ورأي صائب فكر منير ورأي صائب فكر منير. فيا من أقبلوا للحفظ بشرى، فإن السعي منكم لا يبور. جنيتم من ثمار الحسن حسنا، وأقبلت العطايا والأجور، وأقبلت العطايا والأجور. كتاب الله للأرواح نور، تنال به السعادة والسرور. إلى درب الهدى والخير يهدي، وللجنات يوصل من يسير. كتاب الله للأرواح نور. بيوت قبله كانت قبورا، فأحياها وكان به النشور. تنزلت السكينة في رباها، وأمطرها من الرحمات نور، وأمطرها من الرحمات نور. فللقرآن فلنبذل ونسعى، فغيث الفضل هاتان غزير. نعيم في الحياة ومكرمات، وفي الأخرى إلى الخلد المصير، وفي الأخرى إلى الخلد المصير. كتاب الله للأرواح نور، تنال به السعادة والسرور. إلى درب الهدى والخير يهدي، وللجنات يوصل من يسير. كتاب الله للأرواح نور، تنال به السعادة والسرور. إلى درب الهدى والخير يهدي، وللجنات يوصل من يسير. كتاب الله للأرواح نور. تبارك مودع البركات فيه، فليس لفضله أبدا قصور. فمن بركاته عقل سليم، ورأي صائب فكر. كتاب الله للأرواح نور، تنال به السعادة والسرور. إلى درب الهدى والخير يهدي، وللجنات يوصل من يسير. كتاب الله للأرواح نور. تبارك مودع البركات فيه، فليس لفضله أبدا قصور. فمن بركاته عقل سليم، ورأي صائب فكر منير. ورأي صائب
فكر منير. فيا من أقبلوا للحفظ بشرى، فإن السعي منكم لا يبور. جنيتم من ثمار الحسن حسنا، وأقبلت العطايا والأجور. وأقبلت العطايا والأجور. كتاب الله للأرواح نور، تنال به السعادة والسرور. إلى درب الهدى والخير يهدي، وللجنات يوصل من يسير. كتاب الله للأرواح نور. بيوت قبله كانت قبورا، فأحياها وكان به النشور. تنزلت السكينة في رباها، وأمطرها من الرحمات نور. وأمطرها من الرحمات نور. فللقرآن فلنبذل ونسعى، فغيث الفضل هاتان غزير. نعيم في الحياة ومكرمات، وفي الأخرى إلى الخلد المصير. وفي الأخرى إلى الخلد المصير. كتاب الله للأرواح نور، تنال به السعادة والسرور. إلى درب الهدى والخير يهدي، وللجنات يوصل من يسير. إلى درب الهدى والخير يهدي، وللجنات يوصل من يسير. كتاب الله للأرواح نور. تبارك مودع البركات فيه، فليس لفضله أبدا قصور. فمن بركاته عقل سليم، ورأي صائب فكر منير. ورأي صائب فكر منير. فيا من أقبلوا للحفظ بشرى، فإن السعي منكم لا يبور. جنيتم من ثمار الحسن حسنا، وأقبلت العطايا والأجور. وأقبلت العطايا والأجور. كتاب الله للأرواح نور، تنال به السعادة والسرور. إلى درب الهدى والخير يهدي، وللجنات يوصل من يسير. كتاب الله للأرواح نور. بيوت قبله كانت قبورا، فأحياها وكان به النشور. تنزلت السكينة في رباها،
وأمطرها من الرحمات نور وأمطرها من الرحمات نور فللقرآن فلنبذل ونسعى فغيث الفضل هتان غزير نعيم في الحياة ومكرمات وفي الأخرى إلى الخلد المصير وفي الأخرى إلى الخلد المصير كتاب الله للأرواح نور تنال به السعادة والسرور إلى درب الهدى والخير يهدي وللجنات يوصل من يسير كتاب الله شعبان توزعك ذكريك ما مستوى قافيو كركاكا شعبان دوري يكتقى كاكا ورا لا يك موس يك تقاري يكسولا كده تسقوش بس تسيبنا هو تو مقابله دليل هذا كله يذكروا هذا اللي استيتام موجود لا هم ما جرى كتابك عيني يزور لسر قوي داد وري عبد الكريم مدرس والله ويقعد ما مستوى والله ويقعد
Focus come. ناصر السبحاني قاب بدأت نجمع مصطعد مستعري أحمد أحمد بروجرام برو موزنا بينا شو ما تقول صورة بس أنقو ها أريد أدرس كنا بعرفك خوش ده درفت رموز يبينو موز نما شيء خلاص الأخواري هي بين السرير ده هو عمر الثاني بتشوفني موز في راس بين موز يبينا ما كم يبقى أقولي لي ما أدشي كفاز بينا ري أحمد اللي تشيل أحمد موسى كله شيء بابي نداني كاسة حراس بينا بكارتونو والله يا عبد يا والله تقدر والله يا عبد القادر قال الزينة قدك ولا انت اخر تعريف ايش قال الزو عندك هوا والله يعافية زور جودة كاي مصطفى ما مصطفى سلام عليكم ناولا بيونيا
ئەس لێم کردیتە سێ کامێرە کێبی خۆشە لێرە یەکی لە بەرامبەر ئێرە دادنێ یەکی لەو خونیچکە لۆ لا یەکیش هەر ئێرە لۆ ئێرە زۆر جوان دەبێت بەس کامیلەی دەوێت ئەوە بەقۆتە دەیەو نەفەرێ بگۆر ئێستا لە چی؟ دا ريفالدو كروادري ودري والله قرص بو وكده تاني انا مستاخر في الشهر بس صباح